زۆر سپاس سیناتۆر بۆ ئەنجامدانی ئەم چاوپێکەوتنە. لە ئێستادا خۆپیشاندانەکان لە ئێران وا بۆ 3 هەفتەیە بەردەوامن و بەڕێوەبەرایەتی ئەمریکا لە ڕاستیدا سەرۆک بایدن ڕۆژی دووشەممە بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تێیدا سەرزەنشتی بەردەوامبوونی توندوتیژیەکانی کرد کە لە دژی خۆپیشاندەرانی ئاشتیخواز لە ئێران ئەنجام دەدرێن و وتی لەم هەفتەیەدا ڕێو شوێنی زیاتر لە دژی ئەو تاوانبارانە دەگیرێتە بەر کە توندوتیژی لە دژی خۆپیشاندەرانی ئاشتیخواز ئەنجام دەدەن. ئایا هیچ زانیاریەکت هەیە ئەو ڕێو شوێنە نوێیانە چی بن؟ من نازانم وردەکاری ڕێشەنە نوێەکان چین، بەڵام بێگومان ئەمانە هەمووی بەهۆی کوشتنی دڕندانەی ژینە ئەمینیەوەیە. بەڕێوەبەرایەتی بایدن ئێستا ڕێشوێنی گرتوۆتە بەر لە دژی ئەوەی پێی دەڵێن پۆلیسی ئەخلاق و هەروەها ئەوانەی دیکەش کە بەشدارن لە هەڵمەتەکانی سەرکوتکردن لە دژی خۆپیشاندەرانی ئاشتیخواز. بۆیە پێم وایە بەڕێوەبەرایەتی بایدن بەردەوام دەبێت لە گەڕان بە دوای ئەو دەستگایانەی بەشێکن لەم تۆڕەی خۆپیشاندەرانی ئاشتیخواز سەرکوت دەکەن بەم ڕێگە دڕندانەیە. ئایا پێت وایە ئەو ڕێوشوێنانە بەس بن؟ چونکە ئێمە لەگەڵ خەڵکێکی زۆر لە ناوخۆی ئێراندا قسە دەکەین، دەڵێن ئەم سزایانە کاریگەریان نییە لەسەر ئەو شێوازەی کاربەدەستانی ئێرانی دەیگرنە بەر بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران. ئایا هیچ هەنگاوێکی پراکتیکی تر هەیە کە ئەمریکا بتوانێت بینێت بۆ پشتیوانیکردن لە بزوتنەوەی ناڕەزایەتیەکان؟ ئەمریکا لێرەدا هەوڵ دەدا دوو ڕێگە بگرێتە بەر. یەکەم لێپرسینەوە و سزادانی ئەو کەسانی دەستیان هەیە لە سەرکوتکردنی خۆپیشاندەرانی ئاشتیخواز و بەردەوامیش دەبێت لە گەڕان بە دوای ئەو ڕێگەیانی بتوانێت ئەوەی پێ ئەنجام بدات. بێگومان سزای زۆر بەسەر ئێران و ئابوووریەکەی سەپێنراوە، بەڵام لێرەدا هەوڵ دەدرێت سزاکان بە ڕێگەیەک بن ئەو کەسانە بکەنە ئامانج کە دەستیان لە سەرکوتکردندا هەیە. ڕێگەکەی دیکەش ئەوەیە ڕێشوێنی زیاتر بۆ دۆزینەوە بۆ بەدەستێنانی زانیاری ڕاستەقینەی سربەخۆ بۆ خەڵکی ئێران. بۆ ئەمە بەسا بەڕێوەبەرایەتی بایدن مۆڵەتێکی گشتی دەرکردووە. بێگومان کێشە و گرفتی زۆر هەن لە بەردەم بەدەستێنانی ئەم ئامێرانەدا لە ئێران، بەڵام لەگەڵ هاوبەشەکانمان لە سەرانسەری جیهان و بە تایبەت لە ناوچەکەدا کار دەکەین بۆ باشکردنی پێگەی ئامێرەکانمان بۆ گەیاندنی زانیاری تا بتوانرێت بگەنە خەڵکی ئێران. علی خامنەیی ڕێبەری باڵای ئێران و کاربەدەستانی دیکەی ئێران ئەمریکا و ئیسرائیلیان بە پلانداڕێژەری ئەم ناڕزایەتیانە تۆمەتبار کردووە. ڕای تۆ چییە لەو بارەیەوە؟ ئەمە جێی پێکەنینە. ئێران خۆیشی هەیە، ئەویش کاتێک لە ئاوێنەدا سێری خۆی دەکات پەنجەی تاوان بۆ کەسانی دیکە ڕادەکێشێت. کوشتنی ژینە ئەمینی بەدەستی ڕژێمی ئێران و پۆلیسی ئەخلاقی ئێران بوو و پێویست ناکات هیچ هەوڵێک بدەیت بۆ درێژکردنی پەنجەی تاوان بۆ هیچ کەسێکی دیکە هەتا خۆت لەوە دەرباس بکەیت. خۆپیشاندانەکانیش دەرەنجامێکی سروشتین بۆ نەبوونی مافەسەرەتایەکانی مرۆڤی ئەو خەڵکەیە. ڕژێمێکیش هەر بەردەوامە لە پێشرکردنی مافەکانی مرۆڤ. ژنان مافەسەرەتایەکانیان نییە. بۆیە ئاسایی ئەم جۆرە کاردانەوەیە ببینیت لەو کەسانی دەیانەوێت ئازاد بن و بتوانن بە ئازادانە ڕاوبۆچوونی خۆیان دەرببڕن. لە ئێستادا ئەمانە هەندێک لە گەورەترین ناڕزایەتیەکانی ناو ئێرانن لە ماوەی ئەم چەند ساڵەدا. تۆ پێ دوایە ئێستا کاتی ئەوەیە ئەمریکا لەگەڵ گروپە ئۆپۆزیسیۆنەکانی دژ حکومەتدا بنیشێت و بە دوای بەدیلدا بگەڕێت، چونکە ڕەنگە ئەمە لە قۆناغێکدا ببێتە هۆی شتێک لە ناو ئێراندا. پێم وایە ئەمریکا هێڵیشی کراوەی پەیوەندی لەگەڵ کۆمەڵگەی مەدەنی لە ناو ئێراندا دەهێڵێتەوە تا ئەو ڕادەی ئێمە لە تواناماندا بێت لەگەڵ گروپەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ناوخۆی ئێراندا لە پەیوەندی دابین. ئەگەر پرسیارم لێ دەکەیت ئایا بەڕێوەبەرایەتەکەی بایدن دەبێت سیاسەتی گۆڕینی ئاشکرای ڕژێمی ئێران بگرێتە بەریان نا، پێم وایە بەڕێوەبەرایەتەکە لەم کاتی ئێستادا ڕێچکەیەکی دروستی گرتوۆتە بەر. ئەگەر ئێوە سەیری دۆخەکە بکەن لە ئێران، من پێم وایە بەڕێوەبەرایەتی بایدن وەک پێویست کاردانەوەی هەیە. یەکێک لە داواکاریە سەرێکیەکانی خەڵکی لە ناو ئێران ڕووخاندنی ڕژێمی ئێرانە. ئەگەر ئەمریکا پشتگیری خەڵکی ئێران بکات، ئایا ئەمە یەکێک لە بژاردەکان دەبێت؟ من وەک خۆم خوازیارم ببینم ئەم ڕژێمە بڕوات، بەڵام پرسیار ئەوەیە دۆخەکە بەرەو چۆ دەڕوات. ئەگەر خەڵکی ئێران وەک ئێوە دەزانن دەیانەوێت بەدەستی خۆیان ئەوە بکەن، ئەوە پێویستە ئەوان ئەو پرسەیەک لای بکەنەوە. بەڵام ئەوەی کە ئەمریکا دەبێت وریا بێت نەیکات ئەوەیە کە پێشنیاری ئەوە بکات کە بۆ نمونە ئێمە کەڵک لە لەشکر یان هێزی خۆمان وەربگرین بۆ ئەوەی هەوڵی گۆڕینی ڕژێمی ئێران بدەین، چکە ئەوەی تۆ ناتەوێت بیکەیت ئەوەیە کە خەڵک لەسەر ئەو چاوەڕوانیە هیوا هەڵبچنن.
بۆیە هانی خەڵکی ئێران دەدەم کە بەردەوام بن لە فشار دروستکردن لە پێناو دیموکراسی و دەستنیشانکردنی چارەنووسی خۆیان پێم وایە ڕێک ئەمە ئەو شتەیە کە ئەوان لە پێناویدا تێدەکۆشن. لە ئێستادا سوپای پاسداران هێرشی موشکی و هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان لە ناو خاکی کوردستانی عێراق لە دژی گروپە کوردیەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران ئەنجام دەدات. زۆر کەسیان کوشت لە نێویاندا ژمارەیەکی زۆر لە خەڵکی مەدەنی و منداڵ کوژراون لەبەرەوەی حکوومەتی ئێران بانگەشەی ئەوە دەکات کە ئەم گروپە کوردیانە کە بنکەکانیان لە کوردستانی عێراقدایە بەرپرسیارن لە ئەنجامدانی خۆپیشاندانی دژە حکوومەت لە ناوخۆی ئێراندا. ئەمە سەبارەتە بە پێشێلکردنی سەروەری وڵاتێکی دراوسەیە کە هاوپەیمانێکی ئەمریکایە عێراق لە ڕووی سەقامگیری ناوچەکەوە. ئەم هەنگاوە چەند مەترسیدارە. بڵێ ئەمە مەترسیدارە، ئەمە پێشەرکردنی سەروەری خاکی عێراقە تا ئەو ڕادەیە گەیشتە ئەوەی حکوومەتی ئێران بێتە ئەو دیوی سنوور و هێرشکاتە سەر پێگە و خەڵک. ئەمە لەلایەن حکوومەتی عێراق و ئەمریکاوە زۆر بەڕوونی ئاشکرایە و پێویستە کۆتایی پێبهێنرێت بە پێشەرکردنی سەروەری خاکی عێراق. بڕوانە لە ڕاستیدا ڕژێمی ئێران تەنیا دەبێت لۆمەی خۆی بکات لە سەرپەرسەندنی خۆپیشاندانەکان بەهۆی سەرکوتکردنەکانی لە دژی خەڵکی ئێران. نابێت هەوڵ بدەن ئەوە هەناردەی ناو عێراق بکەن. پێویستە ئەوەی لە تواناماندا بێت بیکەین بۆ پاراستنی سەروەری عێراق لەسەر و ئەمانەشەوە جگە لە هێزەکانی ئێران تورکیاش بەردەوام بووە لە لەشکرکێشی و هێرشکردنە ناو خاکی عێراق. دەتوانن ئەمەمان بۆ ڕوون بکەنەوە؟ بەڵێ چەندین مانگە تورکیا ئۆپراسیۆنی سەربازی بۆ سەر بەشی باکووری عێراق دەست پێ کردووە هەر لەو ماوەی پێشوو خەڵکێکی زۆر بێتاوانیان کوشتووە. بۆیە پێویستە هەموو ئەوانەی دەرەوەی عێراق کۆتایی بە پێشەکارەکانی سەروەری خاکی عێراق بهێنن. هێزەکانی ئەمریکا لەسەر بانگێشتی حکوومەتی عێراق لەبێن، هێزە دەرێشەکانی دیکە نەخێر. وەک باست کرد هێزەکانی ئەمریکا لە عێراقن. کونسڵخانەیەکی ئەمریکا لە هەولێرە کە زۆرجار لەلایەن گروپە میلیشیاکانی سەر بە ئێران لە ناوخۆی عێراق هەڕەشەی لێکراوە. لێرەدا ئەمریکا چۆن دەتوانێت پشتگیری هاوپەیمانەکەی بکات کە حکوومەتی هەرێمە؟ ئەمریکا دوو کار دەکات. یەکێکیان پشتگیریکردنی حکوومەتی عێراقە ئەوەی ئێستا هەیە. دەزانن ئێمە ئاڵنگاری بەردەوامان هەیە لە پێکەنانی حکوومەتی عێراقدا، بەڵام هیوادارین کە ئەوە چارەسەر بێت. هاوکات ئێمە لەگەڵ لایەنەکان کار دەکەین بۆ ئەوەی هەوڵی چارەسەرکردنی ئەوە بدەین. هەروە پێویستە بەردەوام بینە پشتیوانیکردنی هاوپەیمانە کوردەکانمان کە هاوپەیمانێکی سەرەکی بوون لە شەڕی دژی داعش و بەدکارەکانی دیکە. بۆیە ئێمە بەردەوام بووین لەو کارە. ئێمە بەردەوام بووین لە پێشکەشکردنی پشتگیری بەردەوام ڕاهێنان بە هێزە کوردیەکان. هەروە زۆر ڕوونە لە چوارچێوەی پشتگیریکردن لە لەشکری عێراقی بەگشتی. ئێستا لە پەیوەست بزوتنەوەی ناڕزایەتیەکان لە ئێران چەند ئەندامێکی کۆنگرێسی ئەمریکا لە هەردوو پارتەکە داوایان لە بەڕێوەبەرایەتی بایدن کردووە و توێژەکان لەگەڵ ئێران ڕابگرێت سەبارەت بە زیندووکردنەوەی ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015. ئایا تۆ پشتیوانی لەم داوایە دەکەیت؟ من پشگیری ناکەم لەوەی کە لە هەوڵەکان دوور بکەوینەوە بۆ گەیشتن بە چارەسەرێکی دیبلۆماسی کە ڕێگری بکات لەوەی ئێران چەشی ناوەکی بەدەست بهێنێت. لەبیرت نەچێ ئامانجی سەرەکی لێرەدا وەک سەرۆک بایدن چەند جارێک باسی لەوە کردووە ئەوەیە ڕێگەگرتن لەوەی ئێران چەشی ناوەکی بەدەست بهێنێت. ئاماژەی بۆ ئەوە کردووە ئەوە ڕوو نادات. کەواتە پرسیارەکە ئەوەیە چۆن دەگەیتەوە ئامانجە. هەندێکیش هەن خوازیاری ئەوەن شەڕ لە ناوچەکەدا بەرپا بکەن، بەڵام بۆچوونی من و دەزانم بۆچوونی سەرۆک بایدن ئەوەیە کە هەمومان وا باشترە ئەگەر بتوانین بە ئاشتیانە بگەینە و ئامانجە. و هیوادارم هەمومان هاوڕابین کە ئێرانێکی چەکدار بە چەکی ناوەکی کە بەشداری هەموو ئەو کردەوە خراپ و ڕەفتارە خراپانە بکات کە ئێستا سەرقاڵێتی خراپترە لەوەی ئێرانێکی چەکداری ناناوەکی هەمان کارکات. بۆیە من بەردەوام دەبم لە پشگیریکردن لە هەوڵەکانم بۆ ئەوی بتوانن ڕێگری لە ئێران بکرێت لە بەدەستهێنانی چەکی ناوەکی. سیناتۆر، ئێستا پێویستە ئەو بڵێم ئەم ڕاوبۆچوونە نوێیانە لەسەر ڕۆشنایی بزوتنەوەی ناڕزایەتیەکەدا هاتوونەتە ئاراوە. ئێوە دەزانن زۆرێک لە یاسادانەران لێرە دەڵێن ناتوانین دانوستان لەگەڵ حکوومەتێکدا بکەین کە لە ئێستادا خەڵکی خۆی دەکوژێت. ئەگەر شتێک لە ئارادا بێت ئەمە بڕیارە لە کاتێکدا ڕژێمەکەی ئێران زیاتر هانی ئەنجامدانی توندوتیژی دەدات دژی گەلەکەی خۆی. من تەنها ویستم جەخت لەوە بکەمەوە ئەمە لە چوارچێوەی ڕووداوەکانی ئێستای ناو ئێرانە.
Let's understand that this terrible repression. ڕاستە باشە با تێبگەین ئەو سەرکوتکردنە ترسناکە کە لە ئێستادا ڕوودەدا لە غیابی پلانی کاری گشتگیری هاوبەشە. کارە خراپەکانی ئێران لە عێراق لە ئێستادا لە غیابی پلانی کاری گشتگیری هاوبەشدا ڕوودەدەن. لە ڕاستیدا کردەوەکانیان لە ئێران بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە دوای ئێوە سەرۆک ترامپ ڕێکەوتنەکەی دڕاند. دوای دەرچوونی ڕێکەوتنەکە ئێران زۆر شەڕانگێزتر بوو لە عێراق. بۆیە ئەم هەموو سەرکوتکردنە ترسناکە لە ئێستادا ڕوودەدات. ئێمە چۆن باشتر دەبووین ئەگەر ئێران لە ئێستادا کە ئەم سەرکوتکردنە بەڕێوە دەبات چەکی ئەتۆمی هەبوایە. ئەوە بێمانایە. تۆ ڕۆناڵد ڕیگن دەناسی لە ناوەڕاستی جەنگی ساردا یەکێتی سۆڤێت بە ئیمپراتۆریەتی خراپەکاری ناوزەت کرد. بەڵام ئەوە بوو مانایە نەبوو کە نابێت لەو کاتەدا لەگەڵ یەکێتی سۆڤێتدا دانوستان لەسەر ڕێکەوتنی کۆنتڕۆلکردنی چەکی ناوەکی بکەین ئەگەر لە بەرژەوەندی ئێمەدا بێت. وە بەدڵنیاییەوە لە بەرژەوەندی ئێمەیە کە ڕێگری بکەین لە ئێران کە چەکی ناوەکی دەست نەکەوێت و لە بەرژەوەندی ئێمەیە کە لە پاڵگەلی ئێراندا بوەستین و لە شەڕی دژی سەرکوتکردندا پشتیوانی لەگەلی ئێران بکەین. Thank you so much, Senator. Thank you.